کارڤدانە و گازنا باڵوێزخانە ئەمریکا بۆ قسە چەندین نەڕازی بوون بدیڤدا هاتن و پێشەکێدا سەرۆکی وەقفە سونی لە عێراقێ دە پرێس کنفرانسێکێدا ئاماژە بڤەگواستنە باڵوێزخانە ئەمریکا کرد و ئەف پێنگاوە بدژایەتی لە قەلەمدا. جرت بالأمس مجزرة يندى لها جبين تاوانا کۆمکوژیا و دوهی هاتی ئەنجامدان وەکە شەرمەزاریەکێیە دە ڕووێ مرۆڤایەتیەدا چونە تەوەکوێ قبول ناکە دەما بدەهان و بە سەدان کەس دەدیمەنێن بە ترس و خویناویدا تێن کوشتن میناکێن وەهانینن ئیلال سەردەستی ئەمریکا و ئیسرائیلێ نەبن ئەف یەک پێک هات دەما سەهیونیان ئاهەنگا ڤەگوهاسنا باڵوێزخانە ئەمریکا ji Tel Avîv بۆ قودسێ ئەنجام ددا. ئالیان سیاسی لە عێراقێ هەمان هەستا نەتەوایەتی و ئیسلامەتی ڤەگواستنە باڵوێزخانە ئەمریکا بۆ قودسێ شەرمەزار کرن. هذه جريمة جديدة في افتوانا نو اول فلسطيني هاتا رودان و گوهستنا بالیوسخانه امریکا بو قدسیه بتک چونا حمو بریارن ناف دولتی و نتوین یک گرتی بون اونها جی اف کارا بشیوه کی برفره جه کوملگاه ناف دولتی و عربی تیتا شرمزار کرن بوی پنگاوکه او دیار دده گو امریکا لا انگری اسرائیلیه. شروڤەکارێکی سیاسی ڕادگەیاندن و سیاسەتە ئەمریکا کارێکێ نادروستە و دژمنایەتیە ئەمریکا بۆ گەلێن عەرەبی زێدەتر لێ دکات. نقل السفارة الأمريكية ڤەگواستنە باڵوێزخانە ئەمریکا بۆ قودسێ بۆ ئەگەرێک و ئەمریکا ji کۆمەلگا نێودەوڵەتî û hevpeymaniya Ewropa cuda biket. Her wesa dijminatiya Komêlgeha Erebî beramberî wan zêdetir lê hatin. Li dawiyê diyar bû ku hevpeymaniya Emerîka di danûstandinên Felestîn û Îsraîlê bêlayên nebûye û bi boçûna min ku ev pênkave bi lez û zêde robû û di berjemendiya ejênda Mesîhiya Sehiyûniyê têda bû berî ku di berjemendiya Emerîka dabît. گەلی عێراقی ڤەگواستنە باڵوێزخانە ئەمریکا بۆ قودسێ تۆندی شەرمەزار دکەن و پێگوتنێن وان ku berjewendiyên Emerîka di devera navî dê li jêr metirsiyê dabîtin. Li Bexda Nizar Ebdullah, Dengê Emerîka.